ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ڕادیۆ دەنگیگەلەوە با یارمەتی ئەوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ سێشەمبە 2 ئەیلولی 2025 تان پێشکەش دەکەین. کاتژمێردا با کاتی ناوەندی ئەوروپایە. لە چەند شارێکی باکووری کوردستان با بۆنەی 1 ئەیلولەوە ڕۆژی جیهانی ئاشتی با بەشداری پەرلەمانتاران و بەڕێوەبەر و ئەندامانی دەمپارتی و دەبەپە و پارتوڕێکخراوەکان ڕێپێوانی جەماوەری ئەنجامدرا و دوو پاتیشان کردەوە کە دەبێت هەلومەرجی ئازادی ڕێبەرەوە جەلان مسوگەر بکرێت. لە شەرناق هاوسەرۆکی توهات فەدی شەرناق ئایدن دنیز ڕاگەیاندراوێکی خوێندەوە و تیشکی خستە سەر شەڕ و کێشەکانی و بۆچوونی ڕێبەرەوە جەلان دەربارەی جەنگی جیهانی سێم. دنیز لە قسەکانیدا پاش ڕێپێوانەکە جەختی کردەوە ئەگەر دەوڵەت بێوێت گفتوگۆکان لەسەر کۆمسیۆنەکەی پەرلەمان ئەنجام بگرێت دەبێت هەلومەرجی ڕێبەرەوە جەلان بگۆڕێت و دەبێت هەلومەرجی کاری ئازادی ڕێبەرەوە جەلان مسوگر بکرێت. پاش پەرلەمانتاری ئێزمیر ئەویش قسەی کردو ڕێگەن ئاشتێکی درێژخایەن پێویستی بە گۆڕینی هەلومەرجی ڕێبەرەوە جەلانە وتی بۆ بەدیهاتنی ئاشتی لە تورکیا دەبێت ئازادی ڕێبەرەوە جەلان بێتە دی و وتیشی دەبێت ئاشتی لەگەڵ کوردانی هەموو پارچەکانی کوردستان بەدی بێ. هەروەها لا مێردینیش پاش ڕێپێوانەکە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئەنجامدرا و ڕاگەیاندراوێکیش خوێندرایەوە و تیایدا دەربارەی چارەسەری دیموکراتیک و ژێرخایەنی پرسی کورد هەڵوەستەکرا. داوای ئازادی ڕێبەرەوە جەلان نیشکرا و جەختیشان کردەوە کە دەبێت هەلومەرجی کاری ئازادانی ڕێبەرەوە جەلان بڕەخسێنرێت. لە سێرتیش هاوسەرۆکی دەمپارتی سێرت ڕەوشەن ئارسەلان ڕاگەیاندراوێکی خوێندەوە وتی ڕێگەی کردنەوەی دەرگای ئاشتی ئاشکرایە و دەبێت هەلومەرجی ئازادی بەڕێز ئۆجەلان بڕەخسێنرێت و وتیشی هەبوون و مافەکانی گەلی کورد با گوێرەی یاسا دەبێت مسۆگر بکرێت و پەروەردە بە ئازمانی دایک و مافە کەلتوریەکانیش قبول بکرێن و هەروەها وتیشی دانانی قەیوم و پشتگوێ خستنی ئیرادەی گەل دەبێت کۆتایی پێبێت و وتیشی چارەسەری دیموکراتیکی پرسی کورد تەنها کلیلی ئایندەی کورد نییە بەڵکو کلیلی ئایندەی هەموو گەلانە. لە شاری خارپیتیش ڕێپێوان بەڕێوەچوو لەوێدا گەلڕای گەیان ئاشتی پرەنسیپی سەرەکیە لا تێکۆشانی کرێکاران و گەلانی چەوساوە بۆ بەدەست هاتنی مافەکانیان. پلتفۆرمی پشتیوانی و پاراستنی شاری ئامەد بە بۆنەی 1 ئەیلول ڕۆژی جیهانی ئاشتیەوە لە گۆڕەپانی شێخ ساید کۆنگرێکی ڕۆژنامەوانی بەست. هاوتەبێژی پلتفۆرمەکە یلدز ئۆراک ڕاگەیاندراوێکی خوێندەوە و تیایدا ڕایگەیان دەبێت ئەو بڕیارانی کە لەمە دوات دەربارەی چارەسەری پرسی کورد دەنرێن شەفاف و یەکلاکەرەوە بن. ئۆرک تیشکیشی خستە سەر بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەرەوە جەلان و هەروە مەراسمی سمبۆلیکی سوتاندنی چەکەکانی لا سلێمانی بەبیرهێنایەوە و دووپاتی کردەوە کە پرۆسەکە هەڵگری جدیەت و ئیرادەی ئاشتیە. هەروەها لە قسەکانیدا ڕخنەی لە زمانی تند و میدیاکان گرت و جەختی کردەوە دەبێت زمان و میدیایەک لەسەر بناغی چارەسەری و مامەڵی بەرپرسیارانە هەبێت و وتیشی هەروەها ڕێگرکردن لە قسەکردنی دایکانی ئاشتی بە زمانی کوردی لە پەرلەمان وەک هەوڵێک جێی نیگەرانیە. پلتفۆرمەکە داوای کرد کۆتایی بەدانانی قەیوم لە شارەکانی کوردستان بهێنرێت و مافی پەروەردەش بە زمانی دایک قبول بکرێت و پرۆسەی نووسینەوەی دەستورێکی دیموکراتیک دەست پێ بکرێت و بڕیارەکانی دادگای دەستور و دادگای مافەکانی مرۆڤی ئوروپاش جێبەجێ بکرێن و هەروات جەختیشان کردەوە دەبێت جدیەت نیشان بدرێت لە دیالۆگەکان دەربارەی چارەسەری پرسی کورد. هاوسەرۆکی گشتی دەم پارتی تولای حاتمۆغلاری لە ڕێپێوانی ئامەد لە 1 ئەیلول قسەی کردووتی ئێمە کاری کۆمسیۆن بە نرخ دەزانین بەڵام چاوەڕێی کارێکی جدی و ئەنجامین. وتیشی پێویستە سەرەتا کۆمسیۆن لەگەڵ بەڕێز ئۆجەلان کۆ ببێتەوە. هاوسەرۆکی گشتی پارتی یەکسانی و دیموکراسی گێلان تولای حاتمۆغلاری ئاماژە بۆ کرد کە جارێکی تر نیشانیان داوە خاوەندارەتی لە پانگەوازەکەی ڕێبەر ئۆجەلان دەکەنەوەتی پێویستە ئەنقەرە سەیری ئامەد بکات و ئەم پەیامە وەربگرێت. وتیشی کۆمسیۆن کارەکانی بەردەوام و ئێمە کاری کۆمسیۆن بە بەهات دەزانین بەڵام چاوەڕێی کارێکی ڕاستەقینین. پێویستیشە سەرەتا کۆمسیۆن لەگەڵ بەڕێز ئۆجەلان کۆ ببێتەوە و هەروەها
وتیشی پێویستە یاسایدانانی قەیومەکان هەڵوەشێندرێتەوە و سەرۆک شارەوانیەکان بچنەوە سەر ئەرکی خۆیان و بڕیارەکانی دادگاکانی مافی مرۆڤی ئەوروپا و دادگای دەستوریش جێبەجێ بکرێن و هەموو زیندانە سیاسیەکانیش پێویستە ئازاد بکرێن. لە کۆتاییشدا ڕێگەن بانگەوازی من ئەوەیە کە زیاتر خۆمان ڕێک بخەین و تاکو ئێمەش بتوانین لە گۆڕەپانەکاندا بانگەوازی ئیمراڵی بەرز بکەینەوە و ئاشتیش بنیاتفنین. تەفگەری ژنانی ئازاد بابوونەیەکی ئەیلوول ڕۆژی جیهانی ئاشتی ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و تێیدا ڕایگەیاند بانگەوازەکەی ڕێبەرۆجەلان لە 27 شوباتدا بەرپرسیارەتێکی گەورە دەخاتە ئەستۆی ژنان. هەروەها ڕاشی دەگەیاند شەڕ وەکو توندوتیژی هەژاری ئاوارەیی هێرش و ستەم لە هەموو بوارەکانی ژیاندا خۆی دەردەخات بۆیە بانگەوازی ئاشتی کۆمەڵگەی دیموکراتیک بەرپرسیارەتێکی مێژووی دەخاتە ئەستۆی ژنان و دەشڵێن ئاشتی بێ ئازادی ژن بنیات نانرێت و ئاشتیەکە بەخواست و زەحمەت و تێکۆشانی ژنان دانەمەزرێت ناتوانێت بەردەوام بێت. هەروەها دەشڵن ئێمە لە دژی شەڕ بەرگری لە ئازادی و ئاشتی دەکەین و تێکۆشان و هاوپشتیمان سنوورەکان دەپەڕێنێت و پێکەوە ئاشتێکی هەمیشەیی و شەرەفمەندانە بنیاد دەنین. هەروەها پلاتفۆرمی یەکێتی ژنانی کوردی باکووری کوردستانیش پامێکی بڵاو کردوێتەوە و ڕێگەیاند و ئێمە پێمان وایە بانگەوازەکەی بەڕێز ئۆجەلان بۆ ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک دەرگای جیهانێکی ئازاد و ئارام بۆ هەموو گێلان دەکاتەوە. بەم بۆنە ڕۆژە گرنگەوە داوا لە دەوڵەت و حکوومەت دەکەین هەنگاوی جدی بنێن بۆ ئاشتی. هەروەها پێکهاتەی زەدی و عەرەبی شەنگالیش با پێشەگایەتی ئەنجومەنی خۆبەڕێوەبەری دیموکراتیک بابوونەیەکی ئەیلوول ڕۆژی جیهانی ئاشتیەوە ڕێپێوانێکیان ئەنجامدا و تیایدا داوای ئاشتی و ئازادی ڕێبەر ئۆجەلانیان کرد. هەروەها ڕاگەیاندراوێکیشان خوێندەوە و تیایدا جەختیان کردەوە کە وەک پێکهاتەکانی شەنگال تا کۆتایی پشتگیری هەنگاوەکانی ڕێبەر ئۆجەلان بۆ ئاشتی دەکەن. ڕاشنگەیان ڕێبەر ئۆجەلان بە بانگەوازی ئاشتی دیسان نیشانیدا کە گەلی کورد و بەتایبەت تەفگەری ئازادی ئاشتی خوازان و بۆ ئەو کەسانی کە بۆ ئاشتی تێدەکۆشن ڕاشنگەیان ببورن. ڕێبەر ئۆجەلان بابوونەی ڕۆژی جیهانی ئاشتیەوە پەیامێکی ناردووە و ڕێگەیاند و ئاشتی تەنها بە بێدەنگکردنی چەکەکان بەدینایەت بەڵکو بە هەنگاوی ڕوون بۆ ئازادی گێلان ئاشتی دێتە دی. هەروە لە ڕاگەیاندراوەکەی شەنگالیشدا جەختیان کردەوە وەک خەڵکی شەنگال و کۆمەڵگەی زەدی خوازیاری ئاشتی و پێکەوە ژیانن. هەروەها دەستپێشخەری گەلی شاری قامیشلو بابوونەیەکی ئەیلوول ڕۆژی جیهانی ئاشتیەوە بە داوای ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلان ڕێپێوانێکیان ئەنجامدا. ڕێپێوانەکە با دروشمی کاتی ئازادی ڕێبەر ئۆجەلانە ئەنجام درا و دواتر ڕێپێوانەکە بۆ گربوونەوە گۆڕدرا و پەیامی ڕێبەر ئۆجەلان بابوونەیەکی ئەیلوولەوە خوێنرایەوە. لەسەر ناوی پەیەدا تەلعەتی یونس تشکی خستە سەر بانگەوازەکەی ڕێبەر ئۆجەلان وتی ئەم بانگەوازە بە ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلان دێتە دی و بەبێ ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلان چارەسەر و پێشکەوتنێک بەدی نایەت. لەسەر ناوی کۆنگرێستاری شەها خەلیل ڕێگەیان ڕێبەر ئۆجەلان خاوەنی فەلسەفەی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکە و تا ئازادی جەستەیی ڕێبەر ئۆجەلان درێژە با تێکۆشانمان دەدەین. ئەلیزابێس ڕۆدینسکۆ دەروونناسی فەڕەنسی لە نامەیەکدا کە بۆ پارتی دیموکراسی و یەکسانی گێلان دەم پارتی نردوێتی پشتیوانی خۆی بۆ بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەر ئۆجەلان دووپات کردوێتەوە و بە پەیامی ئاشتی و دیموکراسی ڕاستەقینە پێناسی کردووە. دەقینامەکەی ڕۆدینسکۆ بەم شێوەیە با دڵنیایەوە پشتیوانی خۆم بۆ بانگەوازی پێکەوژیان و ئاشتیانی نێوان گێلانی کورد و تورک دەردەبڕم. ڕێگەی بنیاتنانی دیموکراسیەکی ڕاستەقینە هەر ئەو ڕێگەیە بۆ پەڕی دڵخۆشیەوە بەشداری پشتیوانیکردن لە بانگەوازەکەدا دەکەم. ئەم پرۆسی ئاشتیە لە هەموو کاتێک زیاتر پێویستە بۆ جیهان بەگشتی و بە تایبەت بۆ ئەوروپا. بێگومان بەو هیوام کەسانی بیرمەند ڕۆشنبیر و سیاسەتمەدارانی جیهان بەشداری لە پشتیوانی ئەو بانگەوازەدا بکەن و هیوای سەرکەوتن بۆ پرۆسەی ئاشتیش دەرخوازم. بە
بۆنەی یەکی ئەیلول ڕۆژی جیهانی ئاشتیەوە دەستپێشخەری عێراقی بۆ ئازادی ڕێبەرۆجەلان پامێکی بڵاو کردوتەوە ڕێگەاندەوە دەستپێشخەری ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک کە لەلایەن بەڕێز ئۆجەلانەوە پێشنیار کراوە دەرفەتێکی مێژوویە بۆ کۆتایی هێنان بە یەکێک لا ململانە درێژخایەنەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ڕادەشڵێن ئەگەر بە شێوەیەکی دروست جێبەجێ بکرێت گۆڕانکاریەکی ڕێشەیی دێنێتە ئاراوە و ئاشتی و سەقامگیری بۆ تورکیا و عێراق و تەواوی ناوچەکە بەدی دەهێنێت. دەشڵێن بابۆنێ ڕۆژی ئاشتی جیهانیەوە دووپاتی دەکەینەوە چارەسەری ئاشتیانە تاکە ڕێگایە بۆ بنیاتنانی دوا ڕۆژێکی باشتر بۆ نەوەکانی داهاتوومان. هەروەها دەستپێشخەریەکەی بەڕێز ئۆجەلان بە ناوی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک نوێنەرایەتی گۆڕانکاریەکی چۆنیەتی دەکات لە چارەسەرکردنی پرسی کورد و ناکۆکیەکانی دیکەی ناوچەکە و ڕاشێندگەاندووە ئەم بانگەوازی ئاشتی خوازانەیە کە نوێنەرایەتی گۆڕانێکی جەوهەری دەکات و خەباتی چەکداری دەگۆڕێت بۆ خەباتی سیاسی و دیپلۆماسی لەسەر بنەمای ڕامانێکی فەلسەفی قوڵ دامەزراوە کە ئامانجەکەی بەرقەرارکردنی ئاشتێکی هەمیشەیە لە تەواوی ناوچەکەدا. ئۆرسولا فۆن دێر لاین سەرۆکی کۆمیسیۆنی ئەوروپا لا دیدارێک لەگەڵ ڕۆژنامەی فاینانشال تایمز لەبارەی بڵاوکردنەوەی هێزی وڵاتانی ئەوروپا لە ئوکراین ڕایگەیاند پلانێکی زۆر وردیان داناوە بۆ بڵاوکردنەوەی هێزی فرەڕەگەز لە ئوکراین کە هەزاران سەرباز لە خۆ دەگرێت و وڵاتانی ئەوروپا با پشتیوانی ئەمریکا بەڕێوەی دەبن و تووشەتی هێزەکان سیستەمی کۆنتڕۆڵکردن و چاودێری و هەواڵگری لە خۆ دەگرن و بەشێکن لە دابینکردنی دڵنیایی ئەمنی بۆ ئوکراین لە قۆناغی دوای کۆتایی هاتنی جەنگی رووسیادا و ئەمەش لەلایەن ئەمریکاوە بە تەواوەتی پاڵپشتی دەکرێت. ئەوە لە کاتێکدایە زیاتر لە 3 ساڵە جەنگ لە نێوان رووسیا و ئوکراین بەردەوامە و تا ئێستاش هەزاران کەس لە هەردوو لا کوژراون و ئاوارە بوون. کەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەرشاد بوون.